جەلەولا یان گوڵاڵە ساڵێک بەسەر کۆنتڕۆڵکردنەوەی لەلایەن هێزەکانی پێشمەرگەدا تێپەڕ دەبێ، بەڵام تا ئێستا شارۆچکەیەکی وێرانەیە و تەنها ئاسەوارەکانی جەنگی تێدا بەدی دەکرێت. ئێمە ڕێگە بەوانە نادین کە دەسیانسوورە بخوێنی خەڵکو و هێزی پێشمەرگەی کوردستان بێنەوە ئەو ناوچەیە و ڕێگە نادێن ئەو کەسانەی کە ئەمنیەتی ئەم شارە تێکەدەن بێنەوە ئێرە. چەندین جار بڕیاری ئاوەدانکردنەوەی ناحەی جەلەولا دراوە، بەڵام تا ئێستا ئاوەدان نەکراوەتەوە و دوایین جار بڕیاری پەرلەمانی عراق بوو بۆ ئاوەدانکردنەوەی. بەپێی خەمڵاندنی دەستگا پەیوەندیدارەکانیش ئاوەدانکردنەوەی جەلەولا پێویستی بە 8 ملیار دینارە. لە ئیسەوە بەرناممان هەیە هەوڵەدەین بۆەوەی شاری جەلەولا ئاوەدان بکەینەوە و بەرناممان هەیە بە زووترین کات دەست پێ بکەین، بەڵام بەداخەوە شارەکەەوە کۆی بینین کارەبایی نییە، ئاوی نییە، مەکتەبەکانی نەماوە، خەستخانەی نەماوە، جادە و شتەکانی خراوە، لەقمەکانی هەڵنەگیراوەتەوە. سەرەتای مانگی حوزەیرانی 2014 هێزەکانی پێشمەرگە جەلەولایان کۆنتڕۆڵ کرد. لە مانگی ئابی هەمان ساڵدا شارۆچکەی جەلەولا کەوتە دەست چەکدارەکانی داعش و دواتریش لە 23 تشرینی دووەمی هەمان ساڵ هێزەکانی پێشمەرگە بە تەواوی ناحەکەیان کۆنتڕۆڵ کردەوە. وڵای تا ئێستاکە هیچ هەڵەتە نەگەڕاوەتەوە، بەڵام هەیە هێزی پاراستن ناو شار هەیە تشی لەلایەن کۆمیتەی خۆمان لەلایەن پەیوەندیدار بۆی پاراستنی گەڕەکان پاراستن ماڵەکان بکەین، نەکۆکو دزی بکەن و شتێ بکرێت ئەوەمانەیە، بەڵام وەکو هاوڵاتی بگرێت ناو شار تا ئێستا نەگەڕاوەتەوە. بەهۆی شەڕەکانی جەلەولاوە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و داعشدا تا ئێستا 150 پێشمەرگە و 15 ئاسایشی گەرمیان و 4 پۆلیسی گەرمیان و چەندین پۆلیس و ئاسایشی قەزا و ناحەکانی تری هەرێم شەیدکراون. زەمانێک ئێرە یەکێک بووە لە قەرەباڵغترین شەقامەکانی جەلەولا، بەڵام ئێستا وەکووە بینرێ خامۆشترین شەقام، بێجوڵەترین شەقام ئێستا لە ناو جەلەولادایە. تەنها جوڵەکە تێیدا بێ تیمی NRT و هێزەکانی پێشمەرگەی کوردستانە لەم شارۆچکەیە بۆ پاراستنی ئێرە. دانیشتوانی ئێرەش لە ناوچەکانی هەرێمی کوردستان و خوار و ناوەڕاستی عراقدا ئاوارن و لە ئێستادا ئەو پرسیارە ئەکەن ئاخۆ بۆچی شارۆچەکەیان دوای 1 ساڵ لە ڕزگارکردنی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقەوە ئاوەدان نەکراوەتەوە. لە جەلەولاوە مەریوان حەسەن NRT.